دەپرسن لێتان کە بەرهەمی تا ئێستای کاری کۆنگرە چی بووە و توانراوەتە چی ئاستێککاری ڕێکخراوی ئەنجام بدرێت. ئێمە لە ساڵی ڕابردووە بووینە ئەو ڕێکخراوەی کە لە دەیان شار و لایانی کەم بۆ ئەم کۆنفرانسەمان 12 شاری کوردستانەوە شخصیات و کەسانی هەرە بەرجەستەی ئەم ناڕزایەتیانە ئەو احتیمادە بە کۆنگرە بکەن و بووینەتە وەزیفە و زەرفەتی ئەوەی کە 40-50 کەس لە ئەو شخصیەتانە بارحاڵە نێو کۆنگرا خۆیان ببینن و بووینەتە باعیسی ئەوەی کە لە ماوەی 2 ساڵ و ساڵ و نوێی ڕابردووە بتوانین لە بەرابەر بە هەرچی نەخشە و پلانێکی دەستەڵات و ئەو شوێنانەی هەندێک شوێنی تێدا هەبووە تەنیا کۆنگرە دەنگی تێدا بەرز کردوێتەوە. نمونونەکەی ساڵی ڕابردوو بوو کە بارحاڵ لەسەر داژیکاری و لەشکێشی تورکیا بارحاڵ بەداخەوە ئەو کاتە ئێمە تەنیا ڕێکخراو نەبووین بەڵام ئێمە سەپەرشتی کارەکەمان کرد یا لەگەڵ چەند ڕێکخراوێکی کا ئەو کارەمان کرد دوایین کارێکە کردبێتمان لەسەر مەسەلەی لێدانی دارەزارەکە بەداخەوە تەنیا ڕێکخراو بووین دوای چێشمەکێشێکی زۆر گەورە لەگەڵ دەسەڵاتە ئاخری کۆنگری ڕۆژنامەگەریمان کرد و پێداگریمان لەسەر ئەوە کرد کە ئێمە ڕێگە نادەین بە نائەمنکردنی ئەم کۆمەلگای و بە کوردستان و بە شاری سلێمانی ئەمانە و زۆر مەسایلی کا لە کۆنفرانس و لە خۆبیشاندان و لە هەوڵدان بۆ ڕێخستنی کۆمەلگا و هەوڵدان بۆ هێنانە پێشەوەی دەنگی تازە و هێنا هەوڵدان بۆ وشیاکردنەوەی دەوروبەرەکەمان و هەوڵدان بۆ بەرجەستەکردنەوەی نەخشی ئاگایی و شیاری و ڕێکخراوبوون ئەجەندا و کارنامەی ڕابردووی ئێمە بن ڕەنگە ئەم دوایین کاری کە دەستمانداوەتێ تەنیا گۆشێشی بسوەرە بێت لەو کارانەی کە ئەم ڕێکخراوە اعتمادی پێکراوە و اعتمادە بارحاجێکی ئومێدێکە بۆ دەیان شخصیت و کەسایەتی کە لە کۆمەلگەی کوردستانە کەسانی بەرجەستەی ناڕازین و خەڵکانێکن کە لە حاڵ ساڵە 8 ساڵە لە ڕێزی پێشەوەی خۆپیشاندان و ناڕزایەتیەکانە